سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکات. من و برایم بڕیارماندا بچین بۆ کەرکووک. بەیانی برایم هات بە شوێنمدا و دایکم هەندێک دیاری بۆ پێچامەوە بۆ ماڵی خورشەخان و خستمە پشتی سیارەکەی برایم. تەماشا دەکەم بیکەیستێک و کڵانشیکۆفێکی لێیە و پڕە لە فیشک. ماکوان: برا خۆ ناچین بۆ جەبهە، دەچین بۆ میوانی. برایم: ئەی ئەگەر تووشی شەڕ بووین با هەر شتێکمان پێبێ. ماکوان: برایم بیکە بە خاتری خوا لە سەیتەرەکاندا دامان دەبەزێنن، من خۆم وەزعم زۆر باش نییە، دار و دنیا لێم بەبیانووە، لای بە ئەم چەکانە چیە هێناوتە؟ دەمانچەیەکم پێ و تۆش دەمانچەکەی خۆت بێنە و تەواو. برایم: کاکە خەمت نەبێ، من خۆم لە هێزەکانی حەفتام و هەموو چەکەکان ڕێگە پێدراون. منیش تووڕە بووم، وتم ئەگەر بگیرین دەڵێم من بە کرێ سەرکەوتوم، دەلای بەدەی بی بە ماڵی ئێمە تا دەینەوە. برایم: وەڵا دەیهێنم، بشگیرم دەڵێم من حیمای خەسرەوم و ئەو مەسئولەکەم و سەیتەرەکەشت بۆ چەک دەکەم. بە هەر حاڵ بە قسەی نەکردم و بەرەو کەرکووک سوین. لە بازگەی تاسڵ و زەوەستاندینیان. خوای گەورە ڕەحمی کرد، ڕەفیقێکی خۆی لێبوو، کردیان بە هات و هاوارێک ئاسایشەکە. وتی کاکە بڕۆن. دیار بوو ترسیشی نەبوو، ئەوانە هەموو ڕێگە پێدراو بوون، چونکە 15 ڕۆژ جارێک دەچوو بۆ دەوام. گەیشتینە کەرکووک، چوینە ماڵی خوشەخان و کاک سڵا هات بە دەممانەوە و دەموچاوی بەلامەوە ڕۆژ نابوو و ڕێزێکی زۆری لێگرتین و لەگەڵ کاک سڵا دەستمان کرد بە قسەکردن کە لەکوێ ژیاوی تو چۆن لە نەرویز ئیقامەت وەرگرتووە. هەندێک موزامەلەی یەکتریمان کرد، دوای ئەوە یەکتریمان ناسیەوە کە لە 1 ساڵدا خۆمان تەسلیم کردبوو لە وڵاتی نەرویز لە کەمپی مۆقەت بووین، بەڵام لەبەر قەرەباڵغی و زوو زیابوونەوەمان بیرمان چبوویەوە. دەست کرا بەنان خواردن، تەنها من و کاک سڵاح و برایم بووین لەسەر سفرەکە. ماکوان: ئەی خورشەخوان کوانێ؟ سەڵاح: کاک ماکوان ئەو نایەت لەگەڵمان نان بخوا. ماکوان: بۆچی نایە؟ سەڵاح: نەزری کردووە کە تا 40 ڕۆژ لەگەڵ کۆمەڵە سەگێک لەو کەلاوەیەدا لەگەڵ ئەو سەگانە نان بخوا. ماکوان: بۆ خاتری خوا بانگی بکە. خورشەخان هاتووە عەرزم کرد کە ئەوەی دەیکەی لە دیندا جێگای نابێتەوە، بیکە بە خاتری خوا ئەگەر نان نەخۆی لەگەڵماندا منیش نان ناخۆم. ئەو کاری تۆ جائیز نییە لە ئیسلامدا و جێگاشی نابێتەوە. ئەمە کێ پێی وتووی دوا بکەی؟ خورشەخان: مامۆستا ماکوانگیان ئەو شێخە بە ڕێزانە فەرمیانە، بەڵکو سەڵاحگیان چاک بێتەوە لەگەڵ ئەو ژنەیدا. ماکوان: وەڵاهی خورشەخان من لە ماڵەدا نان ناخۆم هەتا تۆ لەگەڵ ئێمە دانەنیشیت و نانەکەت نەخۆی و ئەو نەزرەش نەشکێنی. ئەوە نەزری ئیسلام نییە، ئەوە نەزری شەیتانە. ئەوەشی ئەم شتانی پێوتووی ساختەسی و درۆزنە. هیچ کەسێک بەنان خواردنی لەگەڵ سەگدا دڵی شکاوی کەسی بۆ نانرێتەوە بەیەکەوە. تۆ ئەگەر بە قسەی کوڕی خۆت بکەی من کارەکەت بۆ دەکەم بە پشتیوانی خودا. خورشەخان: ئاخر دەترسم ئازار و عەزیەت بگێنن بە سەڵاحی کوڕم. دوای لە قسەکانیدا بۆم دەرکەوت کە ئەم ژنە پێشووتر خاوەنی 2 کوڕی تر بووە بێجگە لە کاک سڵاح کە هەردووکیان لە کەرکووک بە دەستی ڕژێمی ئەفلەقی بەعسی کوژراون. ئەوەندە خەفەتی خواردووە نەیویستووە ئەم کوڕەشی لە دەست بچێ، بۆیە پەنای بردووە بۆ ئەم ساحیر و جاد و بازانە.
هەرچۆن بوو نەزرەکەم پێشکان بەڵام نەیدەوێران نان بخوا برنجم بۆ کردە ناو قاپ و ماشا ئەڵڵا سێشت و نانێکی زۆر جوانی دروست کردبوو کەرکووکیش ناسرا بوون بە خواردنی خۆش مریشک و گۆشتم دەخستە بەردەستی هەر دەموت بخۆ و بڵێ بسم الله و سوبحان الله ئەو ژنەم نەدی بڵێ بسم الله چەند جار پێی وت خورشید خان بڵێ بسم الله سونەتە بسم الله بکەی پێش نان خواردن نەمویست زەختی لێ بکەم دەترسام پەشیمان بێتەوە دوای نان خواردن چوم دەستم شۆرد و دەست نوێژم گر تەماشام کرد لە ماڵەکەیاندا کەس نوێژ ناکە تەنانەت خۆشەخانیش نوێژ ناکە من و برایم نوێژمان کرد و دوای ئەوە چای هێنا و دەستمان کرد بە قسەکردن بۆ ئەوەی زۆر سوود لە کات وەربگرم ڕاستە خۆ چوومە ناو مەوزوعەکە و بە کاک سڵاح حموود براکەی خۆم هیوام وایە گوێم بۆ بگری هەر ئەم جارە قسەت بۆ دەکەم و بە قسەت کردم باشە بە قسەشت نەکردم دوای هاوکاریت ناکەم سوێن بە خالقی گەورە تەنها وەفای ئەوەم بۆ دەبێت کە یەکجار لە ماڵی جەنابتدا نانم خواردووە با دایکی بەڕێزیشت دابنیشێ ڕوون کردە دایکی و وتم ماڵی ئێوە کانی شەیتان و جنۆکەیە ئەشێ بڕوا بە من نەکەن بەڵام دووشتتان بۆ باز دەکەم بۆ ئەوی باش بزانن کە لە خۆ قسە ناکەم خورشەخان باش گوێ بگرە نەخێزانی کاک سڵاحی لێ و نەکەس بەس بە خۆمانی بەخوای پەروەردگار قسم هەمووی تۆ هۆکاری جیابوونەوەی بووکەکەت و کوڕەکەتی ئەوان هاتوبوونەوە بۆ ئێرە کە لەگەڵ تۆ بژین کەچی تۆ ماڵی کوڕەکەت و بووکەکە دوێران کرد تۆ بەبێ ئەوەی بە خۆت بزانی ئەم ماڵت پڕ کردو لە جنۆکە و شەیتان تۆ وعدت بە مندا کە هەرسی دوعا و نوشتەیە بهێنی نیشانی منی بدەی وایە خورشەخانم خورشەخان بەڵێ وایە ماکوان دەبڕۆ بیهێنە بزانت چەند سحر و جادوتان لێکراوە بەبێ ئەوەی بە خۆتان بزانن ئەویش ڕۆژ بۆم بهێنێ قسەم لەگەڵ کاک سڵاح کرد و پێم وت کاکە خۆسپاس بۆ خوا تۆ مومینی سڵاح وەڵاهی کاک ماکوان من ئیماندارم بەس دە تەمەڵی نوێژ و شتی وا ناکەم کەسیش نەبووە هیچم پێ بڵێ ئیتر هەروە ڕاهاتوم دەنا من بۆ خۆم کەسێکی باوەڕدارم بە خودا و بە ئیسلام و ڕێزی دین لەسەر سەر و سەرچاومە ماکوان براکەم دەست بکە بە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانت ئاخر وا نابێ تەمەنت وا لە سەروی 50 ساڵەوەیە تۆ لە ژیانتدا سوزدەیەکت بۆ خوا نەبردووە ئیتر خوا چۆن فریاد دەکەوێت سەڵاح بەخوا زۆر دڵم پاکە و باشە و خێر و خێراتیش زۆر دەکەم ماکوان بەخوا براکەم دڵێکی باش نوێژ بۆ خودا دەکا دڵی پاک سوزدە بۆ خودا دەبە دڵی ساغ خێر و خێرات دەکا تۆ خێر و خێراتت کردووە بەزەیت بە خەڵکیشدا هاتۆتەوە و وجدان جوڵاندوویەتی نەخواناسی و بەهەشت و جەهەنم ئەمەش بۆ قیامەتت هیچ کاریگەریەکی نییە لەم قسانەدا بووین خورشەخانم عەلاگەیەک نوشتە و جاد و سحری خستە بەردەستم وام زانی بایعی وەرگرتووە پرسییم ئەمە چییە خورشەخان خورشەخان وەڵا ڕۆڵە ئەوە هەمووی بۆ سڵاحگیان و منداڵەکانی سەلاحم کردووە خوا بیان پارێزێ لە چاو نەفەس ماکوان دەستم کرد بەکردنەوەی هەندێکیان سوبحانەڵڵا سحرم بە دوای سحردا دەکردەوە هەمویان قسەیان تێدا نووسرا بوو بە خودا و پێغەمبەر و قورئان پەنا بە خودا و هەر هەمووی جاد و بازی بوو نیشانم دان و وتم ئەمە هەمووی سحرە لە حەوشەکەیاندا دەیان سحر و جادووی ترمان دەرهێنا کە هەمووی لە ڕێگەی شەیتان و جنۆکەکانەوە کرابوو هەرچۆن بوو دەمویست ئەوە بگەێنمە خورشید خان ئەمانەی کە کراوە هیچی بۆ خوا نەبووە هەمووی کارکردن بووە بۆ شەیتان نەمدەزانی چۆن ئەو باسە بکەمەوە چونکە زۆر قوروز بوو بۆ من لەو کاتەدا نەمدەزانی بە چ شێوازدەی خورشەخان تێبگەێنم ئەمە کوفرە و زۆر ترسناکە ئەو ماوەیەکی زۆر بوو لەگەڵ ئەم ساحیرانەدا تێکەڵ ببوو بە پیاو چاکی دەزانین نمونەی گوێ درێژەکەی شێخ خواجە جوحام هێنایەوە لەگەڵ شێخەکەیدا خواجە جوحام ماوەی چەند ساڵێک بوو لە مەرقەدی شێخێکدا خزمەتی دەکرد کوڕی شێخەکە ناوی جەبار بوو ناسراو بوو بە شێخ نەزمەدین دەستم کرد بە گێڕانەوەی ئەو چیرۆکە بۆ خورشەخان و کاک سڵاح و برایم عەرزم کردن کە خواجە جوحا داوای ئەو گوێ درێژە دەکات لە شێخەکەی کە ڕۆژانە ئاو دێنێ بۆ مەرقەدی باوکی شێخ نەزمەدین دەڵێت سەفەرێکی کورتم لە پێشە بە ئەو گوێ درێژە بەرم لەگەڵ خۆمدا و بە قەرز دەی بەم و دەیهێنمەوە شێخ ڕازی دەبێ بۆ پێی خواجە جوحا دەمێکە خزمەتکاری خۆی و مەرقەدەکەی باوکێتی خواجە دەکەوێتە ڕێ لە ڕێگادا قەدەری خۆی پەروەردگار وا دەبێ گوێ درێژەکەی دەتۆپێت خواجە زۆری پێناخۆش دەبێ چونکە گوێ درێژەکە هیچ شێخەکەیە و هێناوێتی بە قەرز احتیرامەن بۆ گوێ درێژی شێخەکەی قەبرێکی بۆ هەڵدەکەنێت و گوێ درێژەکەی تێدەخا خەڵکیش خواجە جوحا دەناسن کە لەو مەرقەدا خزمەتکار بووە
بەدیار ئەم قبری گوێدرێژەوە دەمێنێتەوە خەڵکی دێن بۆ لای و پارەی زۆر لەسەر قبری گوێدرێژەکە دادەنێن و تاوای لێ دێ خوازە زۆر دەوڵەمەند دەبێ و دەبێتە خاوەن پارە و کەپر و چواردەوری قبری گوێدرێژەکە دەکات بە مەرقەد و ئیتر ئیشی خۆیەتی و باشی لێ دەزانێ شێخە کۆنەکەی پێی دەزانێت و بانگی دەکا دەڵێ من گوێدرێژێکم دای تێ بڕۆیت و بیتەوە ئێستا ئەم شێخە کێ ئاوا بوویتەتە خزمەتکاری خوازەش دەڵێ قوربان ئەگەر لێم خۆش بیت و لێم ڕازی بی ئەوە ڕاستیەکەت پێ دەڵێم ئەویش ئەوەیە کە ئەو مەرقەدا گوێدرێژەکەیە کە تۆپیوە لەوێدا ناشتومە و خەڵکی دێن بۆ زیارەتی ئەوە هەموو چیرۆکەکەیە لە ترسی جەنابت نەمتوانی بێمەوە بۆ ئێرە و لەوێدا مامەوە شێخ نەزمەدینش دەڵێت زۆر باشە بڕۆوە بۆ جێگاکەی خۆت و لەوێ خەریکی ئەو کارە بە بەس با کەس نەزانێت و پارەکەشی بە شەریکی هەڵدەگرین چونکە شێخ دەیزانی سوود و قازانجی چۆنە و دەیکات بە شەریکی خۆی خوازە جوحا پرسیاری لێ دەکات و دەڵێ ئاخر باوکی جەنابت لە قەبرەکە لێمان تووڕە نابێ شێخ نەزمەدین دەڵێ ئەوەی کە لە قەبرەکەدا مردووە باوکی گوێدرێژەکەی لای تۆیە جا دیارە ئەو گوێدرێژانە بە خانەوادە خێر و بەرەکەت بوون بۆ شێخ نەزمەدین و خوازە جوحا ئەوەشی بۆم باسکردن بەداخەوە زۆر ڕاستیە و لە مێژووی موسڵمانان تۆمار کراوە لە وڵاتی تورکیاش ڕووی داوە جا خورشە خانم ئەو کەسانی کارەکانیان بۆ تۆ کردووە هەندێکی لەو جۆرە شێخانە بوونە هەندێکی تریشیان فڕیان بە ئیسلام و خواناسی و دینداریەوە نییە و کافری مطلقن ماڵی خۆت و کوڕەکەت و بووکەکەشت وێران کردووە سیحر و جادود لەوانیش و لە خۆشت و لە ماڵ و منداڵی کردووە جا ئیجازەم بدا هەموو سحرەکان بەتاڵ بکەمەوە و هەموو شتەکان کۆتایی دێت و فێریشت دەکەم چۆن ماڵەکەت پاک بکەیتەوە لەو سحر و جادوانەی کە کردوتە ئیتر تەوبە بکە و خوا ناز بە و تەمەنت بەشی ئەوەی پێوە نەماوە هیوام وایە بە قسەم بکەیت چونکە من کاتی زۆرم نەماوە لەگەڵتاندا بیبەمە سەر تکام وایە کاک سەلاحیش بە قسەم بکە و پێش هەموو شتێکیش تەلەفۆن بکات بۆ خێزانی و لەگەڵیدا ئاش ببێتەوە ئەوە باشترین سارەسەرە لە جیاتی ئەوەی پەنابەرن بۆ سحر و جادو خۆتان ئەو کارە بکەن برای خۆم سەلاح ئاخر من تەلاقم داوە ماکوان چۆن تەلاقت داوە سەلاح وتم ئەگەر بڕۆیتەوە بۆ نەرویج ژنی من نی ئەویش بە دزی منەوە چووە بۆ نەرویج و منداڵەکانشی لە ڕێگەی پۆلیسی نەرویجیەوە لێبردووم ماکوان بەڵێ ئاگادارم بێجگە لەو قسەیە هیچی ترت وتووە سەلاح نەخێر هیچی ترم نەوتووە ماکوان دەتوانی بچیتەوە لایە و ژیان پێک بهێنیتەوە ئاساییە دوو تەلاقت ماوە ئەگەر تەلاقەکەی یەکەمیشت بیدعی نەبێ واتە معەلەق لە ئێستادا کاتی ئەوەم نییە بۆت باز بکەم بەڵام کارەکە ئاسانە بە پشتیوانی خودای پەروەردگار کەوا مود ئاگام لێبوو سەلاح زۆری پێخۆش بوو سەلاح وەڵام ماڵت ئاوا بێ وامزانی تەلاقم کەوتووە ماکوان تەلاقێکت کەوتووە جارێت دوانت ماوە سەلاح هەر باشە ماکوان من ماڵێک لە نەرویز دەناسم ئاشنایەتیان هەیە لەگەڵ خێزانت لە ڕێگەی ئەوانەوە بزانم قسەیەک ناکەم لەگەڵ خێزانتدا سەلاح کاک ماکوان ئەو پیاوەتیە تا ماوەم لە بیرم ناسێتەوە ماکوان لە بەرچاوی خوشەخان و کاک سەلاحدا تەلەفۆنم کرد بۆ عەبدوڵڵا و ئازیز هۆکاری پەیوەندیکردنەکەم بەوانەوە بۆ دوو مەبەست بوو یەکەم دەمویست بیسەلمێنم کاری چاک بە موسڵمان دەکرێت کە دوورە لە کاری سحر و جادو دووەم کاری شەیتان ئەوەیە کە هەمیشە ژن و مێرد لە یەکتری جیا بکاتەوە ئەو خێرەشمان دەست بکەوێت و خانەوادەیەک نەهێڵین سەریان لێ تێک بچێ بە هۆکاری سحر و جادو بازی و پارەخۆرەکان کە وەک دوکانی لاکۆڵان خەریکی ئەو کارە ناشەرعی و کوفرانن لەگەڵ عەبدوڵڵادا قسەم کرد و پێم وت هەرچیت کردووە تا دەگەڕێمەوە دڵی ڕوونای خان چاک بکە و پێشی بڵێ ماکوان هەموو سحرەکانی بەتاڵ کردوتەوە با دڵی خۆش بێت و دڵنیاشی بکەرەوە بە پشتیوان و ئیزنی خودای پەروەردگار لە ئازار و ناڕەحەتیەکانی چاک دەبێتەوە ئەوەشی پێ بڵێ کە من بە هیچ شێوەیەک دڵم نەئێشاوە و هەروەکو خوشک و کەسوکاری خۆم تەماشای دەکەم و هەست بە معاناتیشی دەکەم عەبدوڵڵا هەمووی وە خۆی دەگەێنم بێخەم بە برە خوا حافیزیشمان لە یەک کرد ماکوان زۆر بەڕاشکاوانە دوای داخستنەوەی تەلەفۆنەکەم لەگەڵ عەبدوڵڵادا ڕوون کردە خوشەخان و پێم وت کە ماڵەکەت پڕە لە جنۆکە و شەیتان جا ئەگەر دڵی بۆ دەردەکەم وعدم بدەیتێ کە جارێکی تر بە هیچ شێوەیە کاری وا ئەنجام نەدەیتەوە تا خوای گەورە چارەسەری هەموو کێشەکانت بۆ بکە ئاگام لێ بوو وەکو دایک پێی ناخۆش بوو ئەیود ئاخر سەلاح ئەم جارش زێم دێڵی ڕوون کردە کاک سەلاح و عەرزیم کرد کە دایکت پێویستی بە پارە نییە پێویستی بە تۆیە پێش ئەوەی بیر لەوە بکەیتەوە پارەی بۆ بنێریتەوە تۆی گەورە کردووە با لە سایەتدا بەحەسێتەوە
جا ئەگەر خوای گەورە ئاسانی کرد و لەگەڵ ڕووناخان پێک هاتنەوە ئەوە دەبێت دایکت لەگەڵ خۆت بەری بۆ نەرویس یاخۆ لێرە ژیان دروست بکەیتەوە جارێکی تر. سەلاح کێشەی گەورەم ئەوەیە بە هیچ شێوەیەک ناتوانم دەست لە دایکم هەڵبگرم چونکە دایکمە و دەژمەوێ لەگەڵ خێزانم ئاش ببمەوە، بەڵام بەڕاستی کێشەکە من نیم بەڵکو دایکم و خێزانەکەمە. کاک ماکوان تۆ ڕێگە چارەیەکم بۆ دا بنێ. ماکوان بازارە بزانم دایکی بەڕێزت دەڵێت چی، وعدمان ئەداتێ نوێژەکانی بە جوانی بکات و ئیتر نەچێ بۆ لای بەناو شێخ و درۆزنەکانی کە خەریکی سیحر و جادوون. خورشەخان باشە بەسەر ساو تۆ چی بڵێ ئەوە دەکەم، تۆ وەکو سەلاحی کوڕم وای. ماکوان خورشەخانم ئەزانم بە نابەدڵی وا دەڵێ، بەڵام سوێن بە خودای گەورە ئەو کاری تۆ دەیکەی هەمووی کوفر و خراپەکاریە. ئەزانم دوودڵی لە من لە دەجال و شێخ و جادو بازەکان دەترسی. نوێژەکانت بۆ خودای پروەردگار بکە و سوزدە بۆ ئەو بەرە، خێر و خێرات لە پێناوی خودادا بکە، با خێر و قوربانی و سەربڕینت تەنها بۆ خوا بێ، هەموو ئەوانی تریش محتازی خوددان، ڕوومەکە هیچ شێخ و دەجال و جادو بازێک سەر شۆڕ بکە و دەست هەڵبڕە بۆ خوای متعال کە تۆش و ئەوانیشی دروست کردووە. سەلاح بێخەم بە ئیتر ناهێڵم بڕوە. ماکوان واللهی کاک سڵاح هەرسی ئاژاوی ماڵی ئێوە هەیە ناڵێم دایکتا، بەڵام ئەو شێخ و قۆڵ بڕ و زاد و بازانن کە ئاوایان کردووە لە ماڵی ئێوە، دایکت و هاوسەرت لەگەڵ یەک هەڵ ناکەن، ئەمە هەمووی کاری شەیتان و جنۆکەکانە. تۆش کاک سڵاح هەوڵ بدە خۆت فێری دینداری بکە، هەرسیت هەیە فریاد ناکەوێت، سوێن بە خودای گەورە لە قیامەت لەسەر پارە و سەروەت و سامان پرسیارمان لێ دەکرێت، کەسی هیچمان لەگەڵ خۆمان نەبردووە، گیرفانمان بەتاڵ و دەست بەتاڵین. لەم قسانەدا بووین شێخ ئەسعەد خۆی کرد بە ژووردا، بە تووڕێی و هاوارکردنەوە وتی بۆ قسە بە شێخ و مەشایخمان دەڵێ و پیاوچاکانمان ئاگاداری ئێمەن و ڕوحی پاکیان ئاگایان لە ئێمەیە، و شێخ و مەشایخمان هەر هەیە و حەزرەتی پێغەمبەریش فەرموویەتی لە زانایان شریعەت و لە شێخانیش تەریقەت. بە ئاشکرا و بەڕوونی وتی فەرموون لە ماڵە بسنە دەرەوە، جێگای توی تێدا نابێتەوە کاک ناماکوان. دوو کەسی تریشی لەگەڵدا بوو، سەر و چاویان دیار بوو بۆ شەڕکردن هاتبوون. گوێم لە خورشەخان بۆ ئەیوت فەرموو ئەوە تا هەموو ئەولیا و شێخ و مەشایخی لە خۆی تووڕە کردووە. زۆر ترسم هەبوو لە برایمی ڕەفیقم هەڵسێ، هەردووکیشمان دەمانچەمان پێ، نازانم کە ئەو دوو کوڕی لەگەڵ شێخ ئەسعەدن چەکیان پێ یاخۆت پێیان نییە، بۆیە خێرا سەیری برایمم کرد و سپاندم بە گوێیدا وتم هیچ نەکەی تا دەست ئەوە شێنم، کە دەستم وەشان ڕەحم بە خورشەخانیش نەکەی. برایم زاخۆ ئەتەقم هیچ نەکەم. ماکوان جارێ پەلەمەکە ئیشەکەشم لێ تێکمەدە باشە برا. شێخ ئەسعەدیش وتی بۆچی دانیشتون، سەیرم مەکەن ئەم ماڵە موریدی منن و تۆ جێگات نابێتەوە لێرە. تەماشایەکی سەلاحم کرد حەپەسا بوو، زانیم قورسە بەلایەوە. ئەو کابرایە چۆن لە پڕخۆی کرد بە ژووردا بە دوو کەسەوە، ئینجا زانیوەتی کە من قسم بە شێخەکەیان وتووە. لە سەرەتاوە کە هاتنە ژوورەوە خورشەخان ڕای کرد دەستی ماس کرد، ویستم تۆزێک مرونەتی پیاوەتی لە سەلاحدا بجوڵێنم. ڕوون کردە شێخ ئەسعەد و پێم وت تۆ کە هاتی تە ماڵم دەرم نەکردی، دەشم زانی کە خەریکی چی. من ئێستا لە ماڵی پیاوێکی پیاوانەدام، ئەو منی داوەت کردووە و لە ئیسلامیشدا ڕێگە پێدراو نییە کە میوان دەربکرێ، نە لە ناو عەشایر و کوردیش ئەو کارە ڕووی نەداوە. دیارە تۆ نە موسڵمانیت و نە عەشایریت و نە کوردیشیت. من قسەی جەنابت وەرناگرم، لە ماڵی سەلاحدام و ئەو خاوەن ماڵەکەیە، ئەتوانێت دەرمان بکات و ئەتوانێت بشمان هێڵێتەوە. زۆر دەترسام سەلاح زەعیف بێت و کەسایەتێکی لاواز بنوێنێ. خوای گەورە کردی کە زۆر بە ئەدەبەوە ڕووی کردە شێخ ئەسعەد و وتی یا شێخ ئەمانە میوانن لای من، تۆ چۆن ماڵی خۆتە، ئەوانیش من بانگم کردوون لەبەر ئەوە میوانی منن. خورشەخان دەستی کرد بە پاڕانەوە لە شێخ ئەسعەد، لی دەپاڕایە و دەیوت بیکە بە خاتری خوا لێیان خۆش بە، میوانی ئێمن و گوناحن و جوانن، نازانن و لیان مەگرە. برایم خۆی پێنەگیرا وتی وەڵا من لە خوا نەبێت داوای لێبوردن لە کەس ناکەم و هیچ شمان نەکردووە تا ئەم کابرایە لێمان خۆش بێ، من هەر حسابشی بۆ ناکەم. دوو گەنجەکەش بەرەو ڕوومان هاتن، برایمم خستە پشتی خۆم و شێخ ئەسعەدیش دوو گەنجەکە. دەمویست هەر چۆنێک بووە کەمێک جەوەکە هێور بێتەوە، تەنها ئەوەندە بتوانم برایم بنێرمە دەرەوە گڵانشین کۆفەکە بۆ من بهێنێت و خۆشی لەبەر دەرگاوە بە بیکەیسیەکە بوەستێ. ماکوان کاکە دانیشن من ئێستا هەموو شتێک چارە دەکەم و کۆتایی دێ، میوانیەک هاتبووین و کۆتایی پێدێنین. زۆر بەلاوازیش ئەو قسانم کرد
وتم تا برایم بکەمە دەرەوە و سپەیەکی بۆ بکەم و چوونە حەوشە و بەپاڵ بردم. ئەوان وایان زانی کە من دەترسم، دەنگیان زیاتر بەرز دەکردەوە بە سەرماندا. پشتم کردە ئەوان و خۆم لە برایم تووڕە کرد. دەڕۆین کاکە تەواو میواندارێکەمان کۆتایی هات ماڵتان ئاوا بێ. هەرچۆن بوو ڕام کێشا و دەستم بە دەمەوە بوو. دەرم کردە دەرەوە و لای ئەواندا دوورم خستەوە. سپاندم بە گوێیدا وتم باش گوێ بگرە. تازە لەم ماڵە ناسمە دەرەوە تا ئەو شێخە بۆ حەوت پشتی شێخایەتی ئاقڵ نەکەم. برایم ئەی بووە مووقیفت زەعیف بوو شێتت کردم. ئەوە تۆ نەبووی کە ئەو قسانت کرد؟ ماکوانیش بە تووڕەیەوە وتی گوێ بگرە بزانە چی دەڵێم. بڕۆ خۆت ببەستەوە و لە دەرەوە لای دەرگاکە بە بیکەیسێکەوە ڕووبکە هەمومان و کڵانشی کۆفەکەش فریای من بخە و دەمانچەکەشت با دەرکەوێ. منیش دەری دەخەم کە کڵانشی کۆفەکەم پێگەیشت. کاکە بەس لە بیرن نەچێ وا خۆت ببەسیتەوە کە زیڕەت لێ بکەن. باشە دەبڕۆدەی خێرا بە قوربانت بم بتبینم. منیش خوا حافیزی دەکەم و دەنگم نزمتر دەکەمەوە و خۆم وانیشان ئەدەم زۆر ئەترسم. هیچ نەبێ با غیرەتێک بدەم بە سەلاح بڵێ بابە دانیشم بۆ ئەوەی خوڵقمان بکاتەوە. ئینجا ئەو سیانت بۆ زەلی دەکەم بە پشتیوانی خوددا. دەی ڕاکە براکەم. برایم سوێ دەرەوە و هاوارم کرد کاک سڵاح براکەم ماڵتان ئاوا بێ. بۆ مەوزوعەکەی خۆشمان ئینشاءالله کە سوومەوە نەرویز چارەسەری دەکەم وا بزانە خێزانت گەڕاوەتەوە بۆلات. کە باسی چاکبوونەوەی نێوانی سڵاح و خێزانیم کرد دیسان بۆ ختووکەیمدا و هاتەوە بیری کە ئیشی لە دەسمدایە بۆی خوڵقەکەی گەرمتر بوو. سوێندی خوار کە دەبێت دابنیشم دەنا قبوڵی ناکە. منیش چاوەڕێم کاکە بلا بەچەکەوە بێتەوە و بە عیزەتەوە دانیشم. قسەم لەگەڵ کاک سڵاح دەکرد. ئەوانش لە ژوورەوە بوون. دەمووی زۆزعەکە هێمن ببێتەوە تا برایم دێتەوە. دەخولێکی پێنەچوو. دوێم لە شڵپەی دەرگای حەوشەی ماڵیان بوو. تەماشام کرد مامە بلە بیکەیسەکەی بە دەستی ڕاستی هەڵگرتووە و دوو شریتی داوە لە خۆی و کڵانشی کۆفەکشی وەک ڕامبۆ خستۆتە سەرشانی کە تەماشام کرد ڤاندام و ڕامبۆم بیرکەوتەوە. ڤاندام و ڕامبۆش لە چاویدا هیچ نەبوون. بەخوا کڵانشی کۆفەکەی دایە دەستم و خۆشی چووە پەش منەوە. هاواری کرد خۆتان لادن با ئاوڕشێنێکی ئەو شێخە بکەم. زۆر جنێویدا. منیش هیچم نەوت. بەڵام خەریک بوو لە جنێوەکانی ئەو تووڕە بم. ئەوەندە دەمی پیس بوو. سەلاح سوو بۆ لای ئەو مەشغوڵم کردبەوە. خۆشم دەمانچەیەکی تاریقم پێبوو. خسمە بەردەم پانتۆڵەکەم و لە بەرچاویاندا میلم هێنایەوە و چوومە ژوورەوە و مەبەستم نەبوو فیشەک بتەقێنم. بەڵام دوو بۆ چوار فیشەک لە دەستم دەرچوو. برایمش ڕای کردە ژوورەوە وای زانی بوو بریندار بووم. منیش تووڕە بووم و ئاگام لە دەمی خۆم نەما بوو. بە ئارەزووی دڵی خۆم بە جەنابی شێخدا هاتبوومە خوارەوە. تەف لە دەمیاندا وشک ببوو. ئاگام لە یەکێکیان بوو دەستی بر بۆ پشتی. وتم برایم ئەو هیچ و پوچە چەکی پێ ئەگەر دەستی جوڵان یەکسەر بیتۆپێنە. ئەویش هاواری کردووتی بەخوا کاکە چەکم پێ نییە ئەو قاپە چووە بە پشتمدا برینداری کردووە. ماکوان ئەی چەکتان پێیە؟ وەڵامیاندایەوە کە نەبەخوا چەکمان پێ نییە. ڕوون کردە کاک سڵاح براکەم ئەگەر ئەتەوێ شتەکە هێمن بێتەوە بڕۆ دەرەوە لە کۆڵان و خۆشت تەماشای ئەم لاولا بکە بۆ ئەوی وا بزانن تۆش بە دەنگ تەقەکانەوە هاتووی لە ئێمەی دوور خەرەوە. تکاش لێ دەکەم ئاقلانە بیکە با هەمومان بە سەلامەت دەرسین. باشە براگیان؟ سەلاحی ژووتی باشە بەس ئەو کەسانە مەکوژن. ماکوان ئەگەر تۆ ئیشەکە بە جوانی بکەی ئێمە دوای تۆزێکی تر دەڕۆینەوە کۆتایی پێدێ. ئێمە میوانی تۆ بووین نەدەبوو بدێشتایە ئاوا بێحورمەتی بە میوانەکانت بکەن. ئێمەش مافی خۆمانە ڕەت ئیعتیبار بگەڕینینەوە بۆ خۆمان. دەبڕۆ ئیشەکە بە جوانی بکە و گومان دوور خەرەوە لە ماڵی خۆتان. تەماشا دەکەم برایم قاسی خستۆتە سەر ملی یەکێک لە کوڕەکان و بە لە قەش دەکێشێ بە ئەوی تریاندا. بەپە لە فریای کەوتم و وتم بۆ دەکێشی بۆ دوو کوڕە فەقیرەدا کێشەکە ئەم شێخە ساختە سیە هیچ و پوچەیە. برایم ئەگەر حەز دەکەی ئەی کوژم خۆچیە گریمان بزنێکمان کوشتووە. هیچم نەوت. دەماسەکەی دەرهێنا خەریک بوو بیکوژێ. بەپە لە فریای کەوتم. شێخش حەپەساوە ئیتر نەمزانی خۆی پیس کردووە یاخودنا. دەستم گرت و وتم برایم گیان ئەم بزنە هیچ نییە زەلیلە لە بەردەسمان. گوناحە 3 مانگ بە ڕۆژوو بیت و کەفارەتەکەشی زۆرە. هەر خۆم ئێستا قاس و دەستێکی دەشکێنم. خوورشەخان بیکەن بە خاتری خوا خۆلای خۆی تۆ موسڵمانی بیکە بە خاتری خوا دە ئیتر واز بێنن ئەو پیاوە نەخۆشە بۆ چی وای لێ دەکەن. هەرچەند تەماشام دەکرد خوورشەخان دڵی بۆی دەسووتە. ماکوان خوورشەخان ناوی خواد هێنا ئەم هیچ و پوچە لەبەر خاتری خوا لە غاوەکەی دەکەمەوە ئەی بەخشم بە جەنابەت چونکە نانێکمان لە ماڵەکەتدا خواردووە
بەڵام ئەگەر شێخە و ڕاز دەکات و زەڕێ خاوەنی کەرامەتە با خۆی ڕزگار بکات بەو جنۆکە و شەیتانانەی کە هەیەی. کەوام و یەکسەر ئایەت الکورسی و مەعوزەتەینم خوێن و بە هۆکاری ئەو قورئان خوێندنە بێدەنگیەک ڕووی کردە هەمومان و سڵاحیش گەڕایەوە. سەڵاح کەس ئاگای لە هیچ نییە. کەرکووکە ڕۆژی 10 تەقەی تێدا دەکرێت. تەقە لێرانە زۆر ئاساییە. سپاندم بەگوێی برایم و وتم چاوت لە سەریان بێ، تازە کە هەر ئیشەکەمان کردووە با ڕسوایان کەین، بەڵکو واز لە کاری زادو و سحر بهێنن. ڕوون کردە خورشەخان و دەستی ماس کرد. عەرزم کرد دایکی کاک سڵاح و منیش ئەوە شێخەکەتە، فەرموو کە سەرەتا هافشەفشی دەکرد، بزانم ئێستا دەتوانێت خۆی ڕزگار بکە، بڕوا بکە ناتوانێ هیچ بکە. ئەوەی ئەمە دەیکا لە بەرچاوی خۆی و تۆش و ئەو کوڕانە دەڵێم کە دیفاعیان لێ دەکرد و خۆشی وەک خو لە بووس هیچی پێ نەکرا. ئەوەشی پێ دەڵێم کەوا کەسێکی ساختە سی و جاد و بازە، نە شێخە و نەخوان عەسە و نەهیچە، بەڵکو شەیتان دەپەرستێ، بەندایەتی بۆ جنۆکە و شەیتانەکان دەکا، لە بردنیا قیامەتی خۆی فەوتاندووە. تخوا پێم بڵێن ڕۆژێک بە کامتانی وتووە نوێژێک بکەن یاخود خواناسی بکەن، هەندێک زیکر و توقساتی فێرکردوون، ئەوش بۆ خۆی پەروەردگار نییە بەڵکو بۆ شەیتان و جنۆکەکانە. ئێستا سەقۆیەکی لێ بدەم هەموو گیانی پڕ دەکەم لە خوێن، هیچی پێ ناکرێ، نابینن زەلیلە و لە بەردەسماندایە دەمی وشک بووە. ئەگەر شێخە و دیعایی کەڕامەت دەکا دەیکوا با من و بلەی برام گۆز بکە. فەرموو شێخ تەڕەماش ئەتوانی هیچ بکەی؟ ئەویش هیچ دەنگی نەبوو. وەرە بزانم لە کام فەرمودەدا لە کام کتێبدا پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرموویەتی زانایان بە زانست و ئێوەش بە تەریقەت. ئەمە قسەی گیرفانی خۆتە، بۆچی درۆ بە دەمی پێغەمبەری خوداوە دەکەی درودی خودای لەسەر بێ؟ خوای گەورە سۆک و ڕسوات بکا کە ڕسواش بوویتە. واز لەو خەڵکە بهێنە و ئەم سحر و زادووە چییە کردوتە لەم ماڵەدا؟ نیوەی پارەی ئەم ماڵت بردووە بۆ خۆت، ئەی تێرت نەخوار؟ ئەگەر لەخوا ناترسی و ترسی قیامەتت نییە ئەی وجدانت خەوتووە هەی پاتەڵ. ئینجا بۆ سوکردنی زیاتری وتم هیچت قورئان لەبەرە؟ شێخ ئەسعەدیش وتی ئەی چۆن لەبەرم نییە؟ ماکوان ئادەی چیت لەبەرە؟ ئایەت الکورسی، سوورەتی بەقەرە، هەرچی لەبەرە بیخوێنە بزانم چی دەزانی. خوا شاهیدە سوورەتی فاتیحە و ئیخلاص نەبێ لەبەری بوو، ئەویش بە هەڵە خوێندێەوە کە خۆشی بە ئەولادی پێغەمبەر دەناسان درودی خوای لەسەر بێ. دەرم خست بوویان کە ئەمە ئەولادی شەیتانە، ئاگام لێ بوو خورشەخان چاوی لەسەر ئەوانە، هەر بە قوربان و بە ساقیان دەبوو. خوای گەورە هاوکاری کردین و ئەوەندەم زانی حەسقیل لە حەوشەکە بانگی کردم. حەسقیل ماکوان فریای خۆتان بکەون، برایەکی هەیە ئەم شێخە ئێستا لەگەڵ هەندێک کەسی خۆیاندا و خەڵکێکی زۆریشی خستۆتە دوای خۆی بۆ ئێرانە دێ، کات مەکوژە خێرا دەرسۆ بەرەو سلێمانی. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. لێرانش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.